زه نعاجي برخبت ما جمع برئيس فادي مرعي سرۆک ئۆفیسە پەیوەندی گشتیە شەپێلا پێشڕۆژە کورد لە سووریە مامۆستا فادی دەمباش ئەو ئاماژەیەن رووسی ئەو نامەیەن زەلالیەن رووسیا دەربارەی ئەم بێژن ژنابرنە ڕژێمە سووریێ چواتەیەکێ دێن چ شڕۆڤەک ژێرە تێکردن بێنەرینەتە ئەو دەما رووسیا ئەنگۆستراتیجەتە رووسی لە هەمبەر ڕژێمە ئەسەد نەها بووە چ جۆرە ئەستراتیجیەک رووسیا دخوازێ بە ژنابرنا ڕژێمە ئەسەد چ گوهارتنێ لە سووری دەبکێ لە گۆری بەرژەوەندیان خوا دەمباش سلافۆرێز شترش هەموو تەماشەوانی نێژارە گەلەک سپاس براستی روسيا تموتم تخوازي او حفاظي سر مصالح اخوات هندروي سوريا دبكي وك وانتبدا زانن في دمان زيك داس روسيا ولو برنجكي هشكارا تخوص بشار الاسد ابتزاز بكي او ابتزاز كرنا موسكوش اسدرا احتواطي انه سوري او نظام اسد دبي فاتوره في دما دريش ياغو وضعي سوري تقريبا 9 سال 8 سال تشيبوي وروسيا بيشتغليا ويكري دبي فاتوره ويدم بدي ودي ويعطي بشار الاسد جي نكاري ايرو جروسيا ربيجي انه او فاتورات هنا او ثمنه وروسيا بشتغليا ويكري تنايا وكون تبدا زانن يعني وقت خويا كره سوري دبي دمان ذكر دبر جار سريك سياسي رد تشيوك الغوري راغاندين وك غوري تصاريح امريكانا روسيا تركيا سوري ورد دمغنيزيك دبر جار سريك سياسي رد تشيش برده روسيا تخوازي في دغتصر روسيا بشتغليا ريجيم اسد حتى وك في دمدكي بدخت سرخ بدي عليكي باشا مامۆستا فادی ئەجبەر چ ئەو گوهارتن سیاستا رووسی دەهاتە دروستکان دروست بوو ئەمکارن بێژن و قوناغا چارەسەرکردنە کریزا سووریێ کەتیا قوناغا داویدە نێزیک بووانی چارەسەریە یەکجاری وەرە دیتن ئەجبەر بێکە رووسیا دخوازێ بکەمترین خسارژێ ڕەوشە سووریە دەکەوێ و بە زیاترین بەرژەوەندی و سوود مامۆستا فادی بەڵێ پرسامە ئەگەر تا پرسام نەبیست پرسامە ئەوە ژبەر چەند نەها رووسیا ئەو گوهارتن سیاستا خۆ دەکرد ئەمکارن بێژن بەوێ گوهارتنێ گوهارتنا رووسی گوهارتن سیاستا رووسیدا نیشاناوی چەندە دەخویاکردن و قوناغا چارەسەرکردنا کریزا سووریە بەیەکجاری کەتیا قوناغا داویدا مامۆستا فادی دەنگم دەبیزێ تخوازم دووبارە کەی دەنگێت خۆتە دەبێوەڵ پرسامەش بەر چ نەهات دەما نەهادا گوهارتن د سیاسەتا رووسیدا هاتە کرن ئەمکارم بێژن بە گوهارتنێ د سیاسەتا رووسیدا چارەسەرکردنا قەیرانا سووریە ئەزما سووریێ کەتیا قوناغا داویدا بەلێش خۆ ئەو وەک نەهات دەستپێکێ دەگۆ وضعي سوري برچارەسەرکە سیاسی ڤەدچێ يعني وەک وتبدا زانن ئەمریکان ئیرۆ دخوازێت هەرێمێ کوردی دا ئیرۆ لەڤهاتنێک کوردی ئەو یەکرێزیە مالا کوردی بکێ و هەروەها تصریحاتی رووسیا ئیرۆ ئەنو ئەو شعبیە ئەسەد هەندڕوێ سووری دەنەمایە و سووری بەشار ئەسەد نەما کارێ حکومەی سووری بەردەوام بکێ ئەفتێ وێواتە ئەنو وضعی سووری بە چارەسەریک سیاسی ردچێ باشە ئەو چارەسەریە سیاسی وێ بە چڕەنگی بێ مامۆستا فادی ئەمریکا دەستێوەردانە تێدەکە خۆدان ڕۆلە رووسیا دخوازێت گۆری بەرژەوەندی خۆوەرێت بۆی وەرێ چارەسەرکردن ئەیران بە وێ ئاوای تورکیا دخوازێت گۆری بەرژەوەندیە بن
كرد ما في خود خوازن عرب ما في خود خوازن هر کس ول گوری برجوندی خود خوازه چاره سری درست به قالوا ما فين قالين سوريا برشاب ورنا قرتني اجي وقوري برجونديان وان اليان وري چاره سر كرن كريس او شقوا وك نارينا ما جبوي وضعي سوري جار سريك سياسي جبوي وضعي سوري ام ناري غوري مقررات جنيفية يك ددو بين شار سوريا اتحادي فيدرالي ما في حمو كسي بكاتيات جیوری عمل چارەسەریت نظر مەیزێنن چارەسەری بێ رێجیمە ئەسەد و مؤسساتی وێ ئەمنیش بۆی ئەو بەرپرسیارن ئیرۆ سووری گەهایە بێ قەیرانێ و مڵەتەی سووری بوویە قوربانی سەبەبێ سیاسەتاوانێ و ممارەساتی وانێ دەرحەقی مڵەتەی سووری تەڤاهید و بتایبەت مڵەتەی کوردە. باشا مامۆستا فواد قال سوريان جو روشا سوريا بقشتي آمادهش بوي في چاره سريا كوتنها بحث كي وبكبه قونا غانودا بلش خوا او وكون تبدا زانن قابا شورش سوري دستي كير و شورش مساري هاتا غارتن بو شورش چکداري و اف دولتي زلهيز درباسي سوري بونو مصالحي خو حتى وكفي كيدي كي دمشين دندري سوري دا كنجي اف دولتي وك ما بحث كري امريكان روس ايران ترك غانا چارەسەری کە ji بۆی وەدعەیە خۆ نەش بۆی وەدعەیە وەک گەلەی سووری و وڵاتەی کورد ئەو خلافێ وانەیە کەنگی بداوی هاتن وی چاخی ئەمکارن بێژن ئەن وەدعەی سووری وێ داوی چارەسەری سیاسیە یعنی ji بۆی ئەو بریارە سووری تەفدا ئیرۆ نە دەستەی سووریەدا نە دەستەی ڕێجیمە ئەسەدەوە نە دەستەی هەم دەستەی ئۆپۆزیسیۆنێ دەستەیەدا دەوڵەتەی زولهێزدەیە کەنگی اف دولتي من مبناف كرن مصالحي او خلافاتي وابداوي بون تاخي امكان بيجن وضعي سوري جيوي چاره سريك سياسي جيره ولدادي باشا قالك سباس جبوي بريز فادي مرعي سرك وفيسا بيوندين قشتي اشبيلا بيش رجع كرد لسوريا وقت القانون بوي قالك سباس بريز فادي مرعي